کەناڵی پایتەخت لە پایتەخت بەخێر بێن و پیرۆز بێ لە ئێوە و لە گەلی کوردستان و لە خۆشم. طبعا ئێمە وەکو دەستگای گشتی پاراستنی ئاڵای کوردستان هەمیشە زۆر گرنگیمان بە پرسەنەتەوەیەکان داوە، ئەوەش بەشێکە لە پرسینەتەوەیی لەبەر ئەوەی کە میلەتی کورد لە 1993 دەنگی بۆ بە بەڵێدا بۆ سەربەخۆی کوردستان. من دەمەوێت لێرەوە بڵم بزانە ئەوە کوردستانێکی ئاوەدانە، هەموو شتێکمان ئامادەیە، بە سەربەخۆیەکەی سەربەخۆیەکەش لە داهاتوویکی نزیکە ئەویش خوا پێمانە بەخشێ و سەربەخۆ دەبین. مافی خۆمانە، داوای مافی خۆمانمان کرد کە ئێمە سەربەخۆ بین. ئەو کاتی کە ئەو کارەساتە ڕوویدا کە نیان هێشت سنوورەکانمان لێداخرا و نیان هێشت کورد سەربەخۆی بەخۆیە و بینبینێ و دەستێکی دەرەکی و دەستێکی ناوخۆییشی تیا بوو هۆکار بوو کە بۆی کە کورد نەگا بە سەربەخۆی. بەڵام ئێمە وەکو جەنابەت فەرموود بەڵێ دووبارە ئەگەر پێویست بکە ئێمە هەزار جار دەڵێن بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان و ئێستاش سەربەخۆین، ئاڵای خۆمانمان هەیە، پێشمەرگەمان هەیە، خاکێکی جوان و پیرۆزمان هەیە و ئامادەین بۆ هەر کاتێکی کە جەنابی سەرۆک چیمان پێ بڵێ ئەوە جێبەجێ بکەین. زۆر سپاس.